هاوڵاتیانی بەریتانیا لە چاوەڕوانی وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنادان و بەرپرسانی وڵاتەکەش دەڵێن لە ئەماوەی چەند ڕۆژێکدا ئەو 1 ملیۆن ڤاکسینە دابەش دەکەن کە بەدەستیان گەشتووە. دوایەوەی کۆمپانیای بایۆنتیک ڕێگەیاند ڤاکسینی دژ بە کۆرۆنایان لەگەڵ کۆمپانیای ڤایزەر دروست کردووە، لە ماوەی 2 ڕۆژی داهاتوودا دەگاتە نەخۆشخانەکان بۆ ئەوەی بدرێت بە هاوڵاتیان. دەستەی تەندروستی بەریتانیاش بڕیاری داوە لە 50 نەخۆشخانەدا بەردەست بێت. بەرپرسانی کۆمپانیای بایۆنتیک باسییان لەوەش کردووە لە کاتی تاقیکردنەوەی ڤاکسینەکەدا هیچ مەترسیەکیان بەدی نەکردووە، بەڵام لە سەدا دوی ئەوانی بەکاریان هێناوە تووشی سەرئێشیەکی سووک و مادوێتی جەستە بوون. ئەوەشیان خستە ڕوو ئامانجیان ئەوەیە تا ساڵی 2021 ملیارێک و 300 ملیۆن دانە لە ڤاکسینی کۆرۆنا بەرهەم بهێنن. وەک بەرپرسانی کۆمپانیەکانی بایۆنتیک و ڤایزەر ئاماژەیان پێکردووە، ڤاکسینەکە وەڵامدانەوەی بۆ بەرگری جەستە بەهێزە دژ بە کۆرۆنا. هەردوو کۆمپانیاکەش کار دەکەن بۆ ئەوەی ڤاکسینەکە بگەێنە 120 دەوڵەت کە داوایان کردووە. هەروەها لەگەڵ چەند دەوڵەتێکی دیکەش لا گفتوگۆتان بۆ ئەوەی ڤاکسینیان پێبدەن. ئەو ڤاکسینەی بۆ بەریتانیا ئامادەکراوە لە تاقیگەیەکی ڤایزەر لا بەلجیکا ئامادە دەکرێت و پاشان بە ڕێگەی فڕۆکە و بارهەڵگر دەگاتە بەریتانیا. هەروەک بەرپرسانی کۆمپانیای بایۆنتیک و ڤایزەر ئاماژەیان بۆ کردووە ڕێوشوێنەکانی دروستکردنی ڤاکسینی تژ بە کۆرۆنا لەگەڵ ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی هاوتان. لەبارەی شێوازی وەرگرتنی ڤاکسینەکەیشەوە کۆمپانیاکان دەڵێن ڤاکسینەکە هیچ کێشەیەک دروست ناکات ئەگەر لە ڕێگەی سمت و قۆڵەوە لە هاوڵاتیان بدرێت و پێویستیشە لە کەشی خوار هەفتە پلەی گەرمی هەڵبگیرێت. ڤاکسینەکە لە کاتی گواستنەوەیدا نابێت لە 6 کاتژمێر زیاتر لە ساردکەرەوەدا دابنرێت و ڕەچاوی ئەو ڕێنماییانش بکرێت کە پێشتر لەبارەیەوە بڵاوکراوەتەوە. تا ئێستا زیاتر لە 65 ملیۆن کەس لە جیهاندا تووشی کۆرۆنا بوون و 41 ملیۆن کەسی چاک بوونەتەوە و زیاتر لە 1,500,000 کەسیش گیانیان لەدەزاوە. لە سەرانسەری جیهانیشدا ژمارەیەکی زۆر هاوڵاتیان چاوەڕێن ڤاکسینیان پێ بدرێت و لە مەترسی توشبوونی کۆرۆنا ڕزگاریان بێت.